هەموو شتانێک کە لە دەوروبەرماندان زۆر لەوە ناستکترن کە من و تۆ بیری لێکەینەوە. هیچ شتێک بە بەردەوامی نامێنێتەوە، تەنها ڕوخساری خودا نەبێ. تۆ لە دونیایەکدا دەڕۆی کە سبەینێ کەرەنتی ناکات، بەڵێنیش نادات. ئەوەی کە خۆشمانەوێت، ئەوەی کە پێویستمان پێیەتی لەگەڵمان بمێنێتەوە. ئەو کارێک کە چێژی لێوەرەگرین، ئەو پارەی کە پشتی پێدەبەستین، ئەو پەیوەندیانەی کە دڵمان ئارام ئەکەنەوە، هەموویان وەرەقەیەکی تاقیکردنەوەن لە دەستی خودای گەورەدا. خودای گەورە لە چاوتروکانێکدا دەتوانێت هەموو دیمەنەکە بگۆڕێ و بیرمان بخاتەوە کە ئێمە تەنها بەندەی خوداین، نەک ئاغا. لە کۆیلایەتی ئامرازەکان ڕزگارمانەکات، کەواتە متمانە بەو کەسە بکە کە هەموو ئامرازەکانی بەدەستەوەیە. پابەت مەبە بەو شتەی کە ئەگەر خودا بیەوێ هێز و مانای خۆی لەدەستدەدا. دڵنیایی ڕاستەقینە لەوەدایە کە بزانین سەقامگیری لە دەوروبەری خۆماندا بە هیچ شتێک نادۆزینەوە، بە هیچ شێوەیەک نایدۆزینەوە، بەڵکو لە چەسپاوی متمانە بە خودادا دەدۆزینەوە. تۆ نازانیت داهاتوو چی بە دوای خۆیدا دەهێنێ، بەڵام دەی خۆ دەزانین کۆنتڕۆڵەکەی کێ دەیکات. وە گەورەترین ئاسایش و ملکەچی ئەو کەسە بین کە بێبێ ناڕەزایی هەموو شتەکان کۆنتڕۆڵ دەکا، بارگرانی نەزانراوەکان کەم دەکاتەوە. کاتێک دڵنیا بین کە خودای گەورە هیچ هەڵەیەک ناکا. باشە ئەگەر ئێستا لەمە تێناگەیت، کاتێک هەموو شتەکان کە دەگۆڕێ لە ناو حکمەتێکدا ڕوودەدەن کە زۆر لە گەورەترە لە تێگەشتنە سنوودارەکەی من و تۆ. بۆیە هەوڵ مەدە هەموو شتێک کۆنتڕۆڵ بکەی، بەڵکو بە دوای ڕێنماییدا بگەڕێ، بە دوای کەرەنتینی دنیادا مەگەڕێ، بە دوای ئارامی دەرووندا بگەڕێ، تەنها لەگەڵ خودادا. چونکە هەر کەسێک خوددا بدۆزێتەوە هیچ شتێک لەدەست نایە، بەڵکو هەموو شتێک بەدەست دێنێ. ئیتر گرنگ نییە جیهان چۆن بگۆڕێ، چۆن بیرمان لێ بکات.